قوتابی پۆلی 12 ئامادەیی هەنار تەهانووری یەکەمی سەرئاستی هەرێمی کوردستان لە بەشی وێژەیی بە شێوەیەکی سادە و بەبێبوونی مامۆستای تایبەت و لە ژوورێکی سادەی بچووکدا توانی ئامانجێکی گەورە بەدەست بێنێت. هەنار ساڵی 2005 لە چەمچەماڵ لەدایک بووە، بچووکترین منداڵی خانەوادەکەیەتی و 5 خوشک و 5 بران. هەر لە تەمەنی منداڵیەوە باوکی بەهۆی نەخۆشیەوە وەفات دەکات و ئەرکی دایکی زیاتر قورس دەبێت تا بتوانێت هیوا و ئاواتی هەنار بێنێتە دی. هەنار وەک خۆی دەڵێت هیوام بوو بەهۆی دوعاکانم و هاوکاریەکانی دایکم خوای گەورە ئەو ئاواتەم بێنێتە دی. پێشەوەی کە من نیو ساعت پێش ئەوەی کە بچمە تاقینەوەی وزاری و دەسم بەرەدا لە خوێندن، ئەیتر ئەوەی کە فریاگەوت بێتم تاوام کردو و ئامانەتی خوای گەورەیەکەم ئەوەشی کەوا تاوام نەکرد بوو ئەمدایە دەست خوای گەورە و من ئەوە نەتواناما هەبوو کە بیکەم. و دوای هەڵەسام دوو ڕکات نوێژمە کرد لە سوودەکانە داوام لە خوای گەورە ئەکرد کە چی باشەوە بێنتە سەر ڕێگەم و هەروەها نمری دڵخوازی خۆم کاتە قسمەتم. و پێشوی کاو بڕۆمە یانی لە دەرگەی حەوشە بچمە دەرەوە کۆمەڵێک دوعامە خوێند کە هەموو ڕەبت بوو بە سەرکەوتنی خوێندکار لە قۆناغەکانی خوێندن. ئیتر کە ئەچوومە دەرەوە دوعاکانمە خوێند و تقریبا چارێکی کێویست بووە هەر لە ڕێگاش هەر داوام لە خوای گەورە ئەکرد. ئیتر تاوا هەموو شتێک بوو لە دەستی خوای گەورەیە بوو. ئەوەی کە من ڕەنج و ماندووبوونی خۆم دابێت تەواو بوو، ئەوەی ما بێتەوە تەنیا خوای گەورە بوو، بۆیە هەموویم ئامانەتی خوای گەورە ئاکرد. دایکی هەنار دەڵێت هیچ موچەیەکی نییە بەهۆی نەبوونیەوە نەیتوانی مامۆستای تایبەت بۆ هەنار دابین بکات. بەڕێوەبەری قوتابخانەکەشی دەڵێت هیوای زۆرمان لەسەر هەنار هەڵچنی بوو کە دەبێتە یەکەمی سەراستی هەرێمی کوردستان. سوپاس کە بێ هیوای نەکردین. وەڵاهی ئەمە باوکیان ئەمرخوای کرد بە نەخۆشی مەعاشوشت هیچم نەبوو. اینجا بە خێرخوازی و بە خزم و کەسوهینی تر یەواژ پەروەردەیانم کرد هاوردم هەتا ئەم ئاستە هیچ مەعاشێک و هیچ شتێکم نییە کە پەروەردەیانم کردە 6 تا 5 هەتی و نەوەڵا نەمەتوانی پارە بدەمە مامۆستا و مامۆستای بۆ بگرم. نەوەڵا بەز لە خولێک نەزەم خول چی پێڵێن لە سەنگاویەکان ئەلەوێ خولی پێشنگ بە بەلاژ بوو. پارەی پاسەکەم ئەتوانی بدەم 25,000 بۆ پاسەکە ئەڕۆی و ئەهاتەوە. ئیتر زۆر ڕازیش بوو لەو مامۆستایانەی خولەکە، یعنی سوودی لێیان وەرگرت. ئەم خوێندکارە 3 ساڵە خوێندکاری منە بەڕاستی زۆر بەسەربەرزانە. هەموو کات کە هاتۆتە ئیدارە و خوێندنگەی ئێمە من ئەم قسەیەم پێوت و تومە کچم دڵنیام تۆ یەکەمی سەر ئاستی هەرێمە بیت و لەخوا بەزیابێ ئەو ئومێدی کە پیمان هەبوو بە فیڕۆی نەدا و جێی دەستخۆشیە خانەوادەکەی زۆر پاڵپشتی بوون. ئەگەر ئێمە چی زۆر لەگەڵیە هەوڵمانداوە بەڵام خۆی لە پاڵ ئەوەیە بەڕاستی خوێندکارێکی زۆر ژیر بوو، زۆر سادە بوو و زۆر تێگەیشتوو بوو. گەرچی هەنار لە خانەوادەیەکی کەم دەرامەت و لە ژوورێکی سادەی بێسپیکار و گەرم و سارددا خوێندوویەتی، بەڵام وەک خۆی دەڵێت ئەوەی کە مرۆڤ سەرەتا هیوای بەخوا هەبێت و پاشان هەوڵی بێوەچان بدات بەسە بۆ ئەوی سەرکەوتن بەدەست بێنێت. چیانووری کەناڵی پەیام، چەمچەماڵ.